ئەو ئاوازە بەداواکاری کارزان هەمزە سێوە و کاکە کارزان زراریە پێشکەشە بە محەممەدی کوڕی کاکە کارزان هیوادارین بەدڵی بی پێشکەشە بە کاکە عەلی زەنگەنە بە یادی کاکە دەشتی هەنارەی لێرەنیە و جێگای خاڵی چاچی دەکەین حاڵی بارزانە و زێدان لەیدەن پەنجەشم شاڵی يلا بابا لدوري توب ساون بوزواني دمو ليلاي دنيا ما بلسو داون لدوري دمو غمي دنيا متي ورا ماون لتاو دمو خوشي دنيا موزر بيداون تولزي من خيالي جد بودلد ريداون جي يبوتك قسيتو اتوش دستت بيداون سيناي وكانم كم بليني توم بيداون قد وق من ويران نابن او شو شأن يشكاون اوي كنيوي رنزا من هموي متشاون قلاي غرورم يقياك لجير بيت هالوراون دور لتساوى تساوكم دميان بصر كشاون بفريد الضد يتوا نيقات شئوي هتاون لخيالي دايمني او خيال نشخاون بوفاي وبميلد ومن عطر وقلاون لخيال دايمني او خيال نشخاون بوفاي وبميلد ومن عطر وقلاون يزم يبو جبرم هردو لاقم شكاون كارزاني امزا سيوي بندم لزي صلاون اوانا مردو بياون وقبابي خوشياون او ابو كارزان زراري او بندانم داناون تون موبيلياتي هيا ديارة تازي داناون محمدي ددوينم كوري كاكا كارزانا وكو بابي خوبياون او بنداني بودلم بندي من قرش صلاون علي زنقنا جودي بانا لنقرش الخاون اقر من شنم هنا قولي اشتيشي بيداون ناناتو
خيالها وهيك خيال خاون من دو خيالنا ما بما بيك وخاون حمد زيرك والضلي ما دام قولت بيداون اقرجن بين مدسم سنش قولي بيداون والله ايوي يكسر دقيقة اقا قولي دا توا دي دوانش قولة جداية بس سبكين جيران وشي هاتو چۆن دەبێ مەیلی دڵ شکانت بێ دیارە خۆت هەڵت بژار بێ منی شایەنت بێ بەڵام لە جێم غەریبە قەیرە بە جەژوانت بێ بە لە جێ من غەریبە قەینا بۆ جێژوانت بێن دەبێت چێ بێ وا بڕوایی بە درۆیەکانت بێ قەینا بۆ جێژوانت بێ دەبێت شێوێ وا بڕوای بە درۆیەکانت بێ لێوانەیە و کەسەی بڕوای بە چاوانت بێ مردە و کەسەی دەتوانێ وەک من پەرێشانت بێ چاوەڕوان مە بەلای بێ جوابی نامەکانت بێ وەک من لە سەختی و تاڵی ژینەشان بەشانت بێ دیتر بڕۆ با لە لای ئەو دڵام پایانت بێ یەخبە ڕوتێکا خەزان بێزاری بۆ جانت بێ بێکەنین بەزێت بێڵێ شەو ناڵە و گریانت بێ کارزان سراریاتۆ جێتە بەندەکانم بێ کارزانی ئێمزە سێوێ برایەتی پەرەی بێ حەمای کوڕت بمێنێ بۆت بەداری بەری بێ حەمای کوڕت بمێنێ بۆت بەداری بەری بێ بۆ عەلی زەنگەنەیە سڵاوی منت لێ بێ بۆ دەستی زەنگەنەیە بۆ دەستی ئەنارەیی جێگاڵی و خاڵی نەبێ بۆ دەستی ئەنارەیی جێگاڵی و خاڵی نەبێ حەمە زیرەک بۆی دەڵێ دوایەک لەی لێم نەبێ بۆ ئیبراهیم تەنیایە یا خۆ بە تەنێ نەبێ بۆ ئیبراهیم تەنیایە یا خۆ قەت تەنیا نەبێ زێدان و بارزان لێیدەن مۆسیقا ئاوا دەبێ یەڵە شان تەسویرکە یەڵە شان تەسویرکە کامێرە ئاوا دەبێ ئەمە زیرەک بۆی دەڵێ ماڵەمە فەرقی نەبێ ماڵە منش ماڵە تۆیە کاکە تۆ جێت لێ نەبێ یەڵە چەم گرگە بارزان سووریەکە سووری ئەوی بڕۆ بە ئەسواتەکەی خۆی ئەوەنە
ئاگژی آفرین یکم برو ئەو گەردونەت گۆوایە ساتی ڕۆژانی خۆشی بەلای ئێمە دانایە گەردون چەرخەکەت دارە یا ڕەسمی لە دنیایە هەرکەس دەگری بە هاوڕێ لە پێشدا زۆر ئاغایە زۆر شایی بە خۆ دیارە دەڵی چگای بڕوایە بە قسەی خۆش و زمانی لوس هەموو دەم لەگەڵ چایە یا تەماحی سەروەتە ماڵت بخا لەولایە بەو شێوە خەنجەریەکت لە پشتەدا لە دوایە وا بهێنە کۆتایە هاوڕێ هەموو کەس کردن لەو ڕۆژەدا خەچایە هیچ کەس هاوڕێ کەس نییە بیسەلمێنن کەوایە نام هەوێ یار و هاودەم نام هەوێ یار و هاودەم بە غەیری تۆ خودایە لە دوژمن جارێ ترسم هەزار جار لە برایە نەفعت بۆ کەسێ نەبێ سواوی سڵاوت نایە تا سەر بە دەروە نابێ ئەوەی گوڵ و گەڵایە نام هەوێ بیان ناسمەوە دوژمنانم تکایە چونچێ لە دەستی دەدەم چی دۆستی بە وەفایە نامەوێ بیان ناسمەوە دوژمنانم تکایە چونچێ لە دەستی دەدەم چی دۆستی بە وەفایە دنیایەکی زۆر سەیرە هەزار ڕەنجی تێدایە خوایە جان تەنیا ئەقڵە ئەوەی جوان بەش کرایە هەموو کەس خۆی پێ لە تۆ عاقڵتر و باڵایە ئەو کەس سەلوتی بەرزە کە هیچی لە دەست نایە سادە و بێغەڵ و غەشەم کەسێک کەسانایە سادە و بێغەڵ و غەشە ئەو کەسەی کەسانایە دارێک میوەی پێوە بێ سەری لەبەر خۆنایە کارزانی ئەم سەسێوێ بۆ زیرەکی برایە بۆ کارزان سراریە بیپارێزی خودایە کارزان سراریە تۆ بیپارێزی خودایە سون مۆبیلیاتی هەیە ئێرەی پڕ لەگەڵە ئەوە بۆ کاک عەلیە چی زەنگەنەی دنیایە ئەوەش بۆ کاکە عەلی چی زەنگەنەی دنیایە ئەو بەندە داوای ئەو بوو هەیتی هاوڕێی بێوەفایە بۆ دەشتی نارەیی خۆش دەبوو لێ
ربايا ودشتي ناري خوش دبولي ربايا أوا هنا بيتيا وابزانم إبراهيم تنيايا وباشا دي جواني صلاويك لو برايا يا بچورا يمدايا شون دي دوان جيرايا تاورين بيتوا شون سومان للرقايا تاورين بيوا شون سومان للرقايا إن شاء الله صاد بي وعافك أو خذا قصدي بعمري بقرب وسايفر لي أعلايا سولو يكتان سولو يورون يلا زيدان